بەشێک لە سیستمی موشەکی بەرگری ئاسمانی S400 رووسی گەیشتە ئەنقەرە. ئەو سیستەمەی ئەمریکا بەردەوام ئاگاهی داوە هاوپەیمانەکەی تورکیا کە خۆی لێ بەدوور بگرێت. بەردەوامی ئەو سەودایی نێوان رووسیا و تورکیا چ کاریگەریەکی دەبێت بۆ ئایندەی پەیوەندیەکانی نێوان واشنگتن و ئەنقەرە کە نزیکەی 70 ساڵە هاوپەیمانن. ئایا تورکیا دەکەوێتە بەرهەباشەی سزاکانی ئەمریکا؟ هەموو کاتێک ئەومان وتووە ئەو سەودایەیە کە کردومانە کارەکەش بەردەوام دەبێت. خۆمان ئەو کارش ڕێک دەخین لەبارەی ڕێگەپێدانی هاتنی فڕۆکە یاخود ئەو فەرمانبەرانی بۆ ئەو مەبەستە دێن کارەکەش بەردەوام دەبێت. وەزارەتی بەرگری تورکیاش نووسراوێکی پێویستی بڵاو کردوتەوە کە هیچ گرفتێک ڕووی نەداوە و کارەکان بە شێوەیەکی دروست بەڕێوە دەچن. تورکیا پلانەکەی خۆی جێبەجێ کرد. سیستەمی موشەکی S400 بووە بە بەشێک لە سیستەمی ئەو وڵاتەی کە هێزێکی سەرەکی ناتۆیە. لە واشنگتنیش لە ڕێگەی ناوەندەکانی لێکۆڵینەوە و شیکەرەوە سیاسیەکان تورکیا کەوتۆتە خۆ بۆ پڕکردنی ئەو ناوەندانەی بەو زانیاریانەی کە دەیانەوێت بیگەێنن لە ناوەندی سێتا کە لە دەوڵەتی تورکیاوە نزیکن تاوتوێی پەیوەندی نێوان ئەمریکا و تورکیا دەکەن لە سەروبەندی ئەم ئاریشە تازەیی نێوانیان کە وەک ئەندامێکی پەرلەمانی تورکیا لەسەر لیستی ئاک پارتی لە کۆڕەکەدا باسی دەکرد کە ئاریشەی ئەم دوو هاوپەیمانە شتێکی تازە نییە. مێژووی پەیوەندیەکانی نێوان هاوپەیمانی ئەمریکا و تورکیا زۆر پتەوە لە ساڵی 1950ەوە دەستی پێکردووە. نزیکەی 70 ساڵە چەندین کات سەختی و ئاڵۆزی کەوتۆتە نێو ئەو پەیوەندی استراتیژیە و بەڕێشمان کردووە. لەو باوەڕەدام ئەم جارش سەر دەکەوین بەسەر سەختیەکاندا. پێویستە هاوڕەکانمان ئەوە بزانن کە لە دوای شەڕی ساردەوە هەر گرفتێک ڕووی کردبێتە خۆڵەتی ناوەڕاست مەترسی بۆ تورکیا بووە. ئاسایشی تورکیا گرینگە بۆ ناوچەکە. سەقامگیری لە تورکیادا کارگەری باشی بۆ ئەمریکاش دەبێت. هەر کات تاوتوێی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و تورکیا بێتە بەر باسکردن دۆزی کورد لە سووریا دەبێتە مایەی وتوێژی چڕ. هەرچی لایەنی تورکیا دەیەوێ هێزەکانی سووریای دیموکرات گرێ بداتەوە بە پەکەکەوە کە بەلای تورکیا و واشنگتن و ئەوروپاش پەکەکە هێزێکی تیرۆریستە. بەڵام هێزەکانی سووریای دیموکرات و پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا هەر بەردەوامە. بەڵام چۆن هێزەکانی سووریای دیموکرات دەتوانێت ئەم بارە لە سەنگەر ڕێک بکاتەوە و تورکیا قایل بکات؟ یەکێک لەو هۆکارانەی کە هێزەکانی سووریای دیموکرات لە یەکەم هەنگاودا هەوڵی داوە کە هێزەکانیان تەنها پێکاتەی کوردی تێدا نەبێت بەڵکو نەتەوەکانی تریش بەشداری پێ بکەن. لە ڕوانگەی ئەمریکاشەوە کە بیستومانە ئەو پرۆسەیە لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتەوە بەردەوام دەبێت. بە زیادبوونی پێکاتی عەرب ناولێنەنانی وەک هێزێکی بەتەنها کورد ئاستەنگ لە بەردەم خواستی تورکیادا دروست دەکات. بەرپرسەکانی تورکیا سەبارەت بەم هەنگاوەیان هێنانی سیستەمی موشەکی بەرگری ئاسمانی رووسیا بۆ تورکیا دەنجیان دلێرە. هێشتا ڕوونیە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ چۆن دەڕوانێتە ئەم سەرکەوتنەی رووسیا و هەڵوێستی تورکیای هاوپەیمانە استراتیژیەکەی. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، واشنگتن.